لە بەرنامەیەکی کارنامەوە سڵاوتان لەبێ خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویستم بە ئامادەبوونی بربژێرێکی دیکەی لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان بەو هیوایی ئێوەش تا کۆتایی بەرنامە بینەر و بیسەری ئێمە بن و میوانەکەشم بەڕێز دکتۆرە باخانە. دکتۆرە باخان بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ تۆی زیێدە بەڕێز، مەمنونم. دکتۆرە هەمومان بەڕێستە ناسین و لای هەمومان ڕوونا کە دکتۆرە باخان کێیە، بەڵام و یاسایەکی بەرنامەکەمان حەزەکەین سەرتا خۆت بناسێنیت و واکاندی دیژمارە چەنیت. من دکتۆرە باخان ئازاد عەبدوڕەحمان کە زانکۆی سلێمانیم تەواو کردووە، کۆلێژی پزیشکی دەرچووی زانکۆی سلێمانیم. بە شانازی ئەوانێ پزیشک بووم لە پارێزگای هەڵەبجە، بەرپرسی هۆبەی فریاکەوتنی تەندروستی هەڵەبجە بووم و من کاندیدی ژمارە سێم لە لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان. هیوادارم بتوانین لەم پرۆسەیەدا لیستی پارتیمان ژمارە ١٩٠ یەکەم بێت و دەنگێکی زۆر زۆر بەدەست بێنێت و منیش وەکو دکتۆرە باخان هیوادارم بتوانم سەرکەوتوو بم بۆی ئەو بەرنامانەی کە هەمە بۆ چاکسازی لە کەرتی تەندروستی و بۆ چاکسازی لەسەر جەمدام و دەستگا فەرمیەکانە بخەینە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. خاتونێکی بەتوانە هەم چاونەترست دووبارە بەخێر بێ، بە خێراتن تەکەین و دکتۆر باخان و وەک دەزانین بەڕێستان پزیشکن و لە پاڵ ئەمەدا خۆتان بربژێر کردووە لەسەر لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان، لیستەکەی جەنابی سەرۆک بارزانانی. لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان خۆتان نەزانن پارتی حیزبێکی نەتەوەیی پێشکەوتن خوازە و هەمیشە پارتی دیموکراتی کوردستان پارتایەتەکەی و کوردایەتەکەی لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە. لە هەر شوێنێکە لەنگەر بۆ کوردێک دروست ببێ پارتی دیموکراتی کوردستان شۆڕشێکی هەڵگرساندووە، نمونەی ئەو شۆڕشانە شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵانە. بۆیە بە شانازیەوە کاتێککە پێم وتراوە خۆت بربژێر دەکەیت لە پارتی بە باشترم نەبینەوە، بۆی خۆمی تیا بربژێر بکەم وەکو حیزب، چونکە حیزبێکی سەرەکیە لە هەرێمی کوردستانە و حیزبێکە کار بۆ خزمەتکردن و ئاوەدانی و خۆڕاگری تاک بە تاکی کوور دەکات. بۆیە بە شانازیەوە پارتیم هەڵبژاردووە و پارتی ئیشاءالله لەم ئینتیخاباتەیە سەرکەوتنێکی گەورە بەدەستەهێنێت بۆ بتوانێت زیاتر نەیارانی کورد و کوردستان بخاتە ژێرپرسیارەوە و پارتی حیزبێکە هەمیشە بەرپرسیارەتی هەڵگرتووە و تەحمولی بەرپرسیارەتیەکانی کردووە و لە ئاستی کەم و کورتیەکانیشان نقوڵی نەکردووە. ئەگەر لە شوێنێکە کەم و کورتی هەبوو بێت قەت نەیوتۆ من پێرفێکتم، من لە ١٠٠ هەموو تەواجودێکی من هەیە و پارتی بەدەر لە بیر و باوەڕی سیاسی و ئایدۆلۆژی. بۆ نمونە من کەسێک بووم کە پەردەم لە گەندەڵی کەرتی تەندروستیە هەڵداوە، توانێ کۆمەڵێ مەلەفی هەستیار دەستم بۆ بردو کە مەلەفی دەرمان بووە، مەلەفی نەشتەرگەری بووە، مەلەفی دزینی پارە بۆ لە داهاتی ناوخۆی پارێزگای هەڵەبجە و سلێمانی و ئەم قسانی من پاڵپشت بە راپۆرتی چاودێری دارایی هەمووی پشت ڕاست کراوەتەوانێ. پارتی ئەگەر حیزبێک بێت نێوێ خزمەت بکە بە خەڵکەکەی خۆی، پارتی ئەگەر حیزبێک بێت مەبەستی چاکسازی نەبێ، پارتی ئەگەر حیزبێک بێت دژی گەندەڵی نەبێ، کەسێکی وەکو دکتۆرە باخان ناکاتە بربژێری خۆی. بۆیە هەموو ئەمانم لێک داوەتەوانێ. هەمیشە ئەوانەی کە بە ناوی معارەزەوە هاتوونەتە پێشەوە خەڵکیان هەڵخەڵەتاندووە لە چەند ساڵی ڕابردوو بە ئێستای شەوانێ، هیچیان ئامانجیان ئەوە نەبووە کە معارەزەیەکی فعلی ئەم خەڵکە بن کە بیانەوە خزمەت بکەم. معارەزە تاقیکرایەوە کە معارەزەیەکی درۆینەیە، ساختەکارە و هیچ دروشمێکی پێنیە بۆ ئەوەی خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. تەنها کۆمەڵە کەسێکن ئامانجیان خزمەتکردنە بە داهات و سەرۆت و سامانەکانی خۆیان، ئەیانەوە مەساڵیح و بەرژەوەندی مادەکانی خۆیان بپارێزن لەناو ئەم هەرێمەیە. بۆیە پارتیم هەڵبژاردووە چکە پارتی حیزبێکە هەروەکو من وتومە نەمبەر وەنە، حیزبێکی بێڕکابەرە و حیزبێکە زۆرترین قوربانی داوە لە پێناوی مافەنەتەوەیەکانی ئێمە، مافەڕەوەکانی گەلی کووردە. دکتۆرە باخان لە قسەکانتە باسی کەرتی تەندروستیت کرد لە سنووری پارێزگای سلێمانی. ئایا کەرتی تەندروستی لە پارێزگای سلێمانی لە ئاست چاوەڕوانی خەڵکیدا هیچ کەم و کوڕێکی هەیە؟ بەڵێ ئەمەی کە ئەیبینیت ئەمە راپۆرتی چاودێری داراییە. ئەم راپۆرتانی چاودێری دارایی جەختیان کردوتەوە و بە ئیمزای چەندین کەوادیری فعلی، یعنی ئەمە بە لیژنان ڕۆیشتون، ئەم لیژنانە هەمویان راپۆرتەکانیان نووسیوەتەوە، گەندەڵیەکانیان هەموو تۆمار کردووە. ئەمە تەبعەن تەنها لەو بودجەیی کە تەرخان کراوە بۆ کاتی کۆڕۆنا
لە کاتێکا خۆتان نەزان لەو کاتەیە قەیرانێکی دارایی زۆر بوو و کۆڕۆنا وای کرد خەڵک هەمووی لە ماڵەوە بێ کەرنتینە بکرێ و حکومەتیش لۆدێکی زۆری دارایی لەسەر دروست ببێ بۆ ئەوەی خزمەت بە هاوڵاتیانی خۆی بکە هەم لە هێنانی دەرمان هەم لە ئەوەی ژوورەکانی چاودێری چڕ ئامادەکەوە پرۆسەیەکی نوێ بوو بۆ هەرێمی کوردستان کە کۆمەڵی ئەچی زەمان پێویست بوو وەکو میکانیکەڵ ڤێنتیلەیتەر جیهازی سیپا بۆ ئەوەی ئەو نەخۆشانی ئەگەنە ئەو قۆناغی کە ناتوان هەناسەبەن لۆدێکی زۆری مادی کەوتە سەر حکومەتی هەرێمی کوردستان. بەڵام لە بڕی ئەو هەموو پارەی کە لە کاتی کۆڕۆنایە تەرخان کرا بۆ کەرتی تەندروستی چ لە سلێمانی چ لە هەڵەبجە هەمووی بەم پێی ئەم راپۆرتانە پشت ڕاست کراوەتەوە کە دزیەکی بێشمار کراوە خەڵک هەبوو لەو کاتەیە بە بڕی 1 ملیار دینار بەس پارەی دزیوە لە داهاتی خەڵکی هەڵەبجە لە داهاتی خەڵکی سلێمانی تەنانەت ئەو کەسانی کە بە خێرخوازی پارە و داهاتیان سەرف کردو بۆ نەخۆشخانەکان چەندین نەخۆشخانەی خێرخوازی کرایەوە چەندین بڵین کارگەی بەرهەمهێنانی ئۆکسسیژین کە ئەوانە لەلایەن کۆمەڵی سەرمایهدارەوە تەرخان کرا بەڵام چی کرا کارێکی وا کرا کە ئەو داهاتە بدزرێت لە جیاتیەوەی بخرێتە خزمەتی هاوڵاتیانی سلێمانی هەڵەبجە دزراوە یاخود ئەم گەندەڵکاریان نەکراوە لەگەڵ ئەمەشا هیچ ئاسانکارێک بۆ کەسی سلێمانی نەکراوە وایە بە هیچ شێوەیەک ئەوەی کە خەڵکی فەقیر بوو ئەوەی کە خەڵکی هەژار بوو ئەوەی کە پارەی پێ نەبووە نەیتوانیەوە لە ناو نەخۆشخانەکانە بمێنێتەوە هەر بۆ نمونە بەسیترین نمونە باسی بکەین لە ناو پارێزگای سلێمانیە ئێمە تەنها 20 قەڵەوێرەیان دەستنیشان کردووە بۆ ژووری چاودێری چڕ لە کاتێکە نەخۆشخانی شاری پارێزگای سلێمانی هەڵەبجەی دێتەوە سەر سەیسایقیەتەوە سەر دەڤەری گەرمیانیەتەوە سەر دەڤەری ڕاپەڕینیەتە سەر شارباژێر و دۆڵی جافایەتی هەموو ئەم سنوورانەیەتەوە سەر یەک نەخۆشخانەوە لەناو ئەو یەک نەخۆشخانەیە تەنها 20 قەڵەوێرە دابین کراوە بۆ ژووری چاودێری چڕ بۆ یەکێک لەو کارە بازرگانیانی لە کاتی کۆڕۆنایە بە ئەهلی سلێمانی و هەڵەبجەوە ئەیان کرد ئەوە بوو بە دەڤەری گەرمیان و ڕاپەڕینی شەوانێ نەخۆشەکانیان دەناردە ناو نەخۆشخانە ئەهلیەکان کە تایبەتە بە کۆمپانیای نۆکان و تایبەتە بە کۆمپانیەکانی حیزب ئیداری گشتی یەکێتی بۆ هەر شەوێکمانەوە 1,800,000 لە هاوڵاتیان وەرگیراوە بەڕاستی ئەمە کارەساتە ئەمە جەریمەیە تۆ نەخۆش بکەویت لە کاتێکە ئەم نەخۆشە بە 40 ڕۆژ لەناو ئەو نەخۆشخانە ئەهلیانەیە ماوە تۆ دوای مردنەکەی کە پارەی پێنەماوە تەرمەکەیان حجز کردووە دوانە ئێمە تەرمەکە ناینەوە بە ئێوە تا پارەی ئەوەی کە لەلاتان ماوە دەفعی نەکەن بەڕاستی کۆمەڵێک دەرمانیان سەرفە کرد لەو کاتەیە بۆ نمونە ماڵتی ڤیتامینات و ڤیتامین سی و زینک و چی ئەمانە جۆرێک بوو لە بازرگانی بۆ ساختکردنەوەی ئەو دەرمانانە بەسەر خەڵکا کە هیچ سوودێکی نەبوو نە بۆ چارەسەری نەخۆشەکە و نە هیچ سوودێکی هەبوو بۆ تەندروستی نەخۆش لەو کاتەیە ڕاستە دکتۆرە باخان ئێمە کاتێک دروشمی پارتی دیموکراتی کوردستان دەخوێنینەوە دەڵێ ئارامی ئاوەدانی خۆراگری هەر کە دروشمەکە دەخوێنینە دەتوانین بڵین ئارامیەکمان پێبەخشێت و لە کار و پرۆژەکانیان دیارە هەدەفی خزمەتکردن و بەرەو پێشبردننی کوردستانە و کاتێکیش دروشمەکانی لایەنەکانی تر یا پارتە سیاسیەکانی تر دەخوێنینەوە دەڵێ دەوی ڕوخێنی یاخود چەند دروشمێکی تریان هەیە کە هەدەفیان خزمەتکردنی کوردستان نییە و کاتێک دروشمەکانشیان دەخوێنینەوە هیچ کارنامەیەکی تێدا بەدی ناکەین تۆ بۆ ئەمە چیت هەیە؟ بەڵێ دروشمی پارتی دیموکراتی کوردستان دروشمێکی وازەحە کە ئاوەدانی و خزمەتکردن و خۆڕاگری و پێکەوەیە هیچ کاتێ پارتی حەزی لە ئەوە نەبووە دژینەتەوەکەی خۆی بێت هیچ کاتێ پارتی حەزی لە ئەوە نەبووە خزمەت نەکا بە خەڵکەکەی خۆی بۆ نمونە گەر سەیری زاخۆ بکەین لەگەڵ پێنجوێنە بەراوردیان بکەین دەبینین جیاوازیەکان چەندێک بۆ نمونە بچینە سۆرانەوە ئەو هەموو خزمەت گوزاریە کراوە هەر لە شەقام و لە خزمەت گوزاری کە پێشکەشی دەڤەری سۆران کراوە بەڕاستی جێگای دڵخۆشیە هەر لە هەولێرەوە شەقامی 150 مەتری تاو بووە بەرەو شەقامی 200 مەتری ڕۆن سلێمانی تا ئێستا نەیتوانیەوە شەقامێکی 100 مەتری تاوکە ڕێگای مەرگی نێوان سلێمانی و دەربەنی خان و گەرمیان تاوکە ڕێگای مەرجی نێوانی خەلەکان و کانی وەتمان و دەڤەری ڕاپەڕین تەواوکە بۆ ئەو خەڵکە لە هەموو ئینتیخاباتە 200-300 مەترێ قیرەکەن و تللی و بللی و قردێ لە بڕینێگەکەن بۆ عالەمە و دواتریش تا 4 ساڵ بۆ 5 ساڵی تر ئەم شەقامە هەروەکو خۆی ئەمێنێتەوانێ بەبێ ئەوەی پرۆسەکە تەواو بکرێ هەر دوێنێ من لە قەزای سەیسایق بووم بەڕاستی ئەگەر سیر بکەی پارکێکیان هەیە پارکەکە هەموو کورسەکانی شکێنراوە چەلەک و فەلەقەکەی هەموو بینیمانە بەڵێ یعنی ئەمە بەحساب پارکێکە
لە کاتی هەڵبژاردنە دێن ئێمە ئەمەتان بۆ ئەەکەین و ئەەکەین و ئەەکەین بەڵام شیعاری ئەم جاریان بە تەواوەتی حقیقەتی خۆیانیان دەرخستووە ئەڵێ ڕوخێنین تێکی ئەین کاولی ئەەکەین شۆفڵ چۆن ئەبەر ماڵی خەڵکی پێ ڕوخێنن چۆن شقامەکانیان هەموو تێکداوە چۆن داهاتی شارەکەیان هەموو دزیوە چۆن باقەکانیان بەتاڵ کردو بە گوێنی لە ئیداری گشتی و پارە ئەهێنن بۆ ناو بانقەکان چۆن کەتی تەندروستیان وێران کردو من کە و مەڵبەندە تەندروستەکان تەنها یەک دەنک حەبی سەر ئێشا یان حەپێکی ئەلەرمینی تیابێ و خەڵک هەمووی پەنا ئەگرێ بەوەی کە بڕاتە ناو نەخۆشخانە ئەهلی و عیادەکانەوانێ بەڵێ ئەمان شیعارەکەیان زۆر وازەحە تێکدانە ئەی ڕوخێنن تێکی ئەدەن هیچ ئامانجێکیان خزمەتکردن نییە بە خەڵک یان خود دەڵێن ئەوەی ئێمە پێمان بکرێ ئەوەی بیڵین جێبەجێ ئەەکەین وەڵاهی درۆکەن ئێوە نە قۆرێکی علادینن تاوەکو بتوانن شت بۆ خەڵک جێبەجێ بکەن ئێوە هیچتان جێبەجێ نەکردووە تەنها شتان بۆ ئەو کەسانە جێبەجێ کردووە کەلفکە فرۆش بوون لە ناو مەزادخانەکە ئێستا بوون بە خاوەنی کۆمپانیا ئێوە ئەو کەسانتان کردو بە سەرمایه‌داری نیشتیمانی لەوانەیە گۆرەی فرۆشێک بوو بێت سەموخانەیەکی هەبوو بێ کە ئەمانە جێگەی پرسیارە ئەبێ ئێمە بزانین ئەم سەرۆت و سامانەی کەسێک لە ناو شەقامێکە گۆرەی فرۆشتووە چۆن ئێستا بۆتە سەرمایه‌دارێکی نەتەوەیی ئەمە بە بوجە و داهاتی سلێمانیە کۆمەڵی خەڵکی وەهمیان دروست کردووە بە ناوی سەرمایه‌دارە و پارەکانیان بەگەڕ خستووە بە ئیدارەی گشتی و کۆمپانیای نۆکانەوە لەسەر حسابی خەڵکی سلێمانی دکتۆرە باخان بەوە ناسراوە کەسێکی بوێرە هەم چاونەترسە و کاری زۆر کردووە لەسەر ئاشکراکردنی گەندەڵیەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجا و دەتوانم بڵێم ئەمە ترسێکی لە لای نایارانت دروست کردووە تۆ چیت هەیە بووە؟ بەڵێ وەڵا سوپاس بۆخوا ئەوەی کە من کردومە لە ماوەی ڕابردووە بەبێ ئەوەی هیچ سوودێکی مادی بۆ من هەبوو بێت تەنها زەرری مادی و سەرری دەرونی و زەرری معنەوی جەستەیشی لیاوم ڕەنگە خۆم کردبێتە هەدەفێک بۆی بمکوژن بۆی تیرۆرم کەن بۆ ئەوەی بمفڕێنن بۆ نێو ئاسایش بۆ ئەوەی ڕوومانە هەڵدەنە ماڵەکەم بۆی دەستڕێژم لێ بکەن بەڵام سەرڕای ئەو هەموو ئاستەنگ و کارە ناڕەوایی کە بەرامبەر بە ئافرەتێک کردویانە لەبەروی دکتۆرەیە کە تەسلیمی ئەوە نەبوو خۆ منیش دەمتوانی وەکو پزیشکەکانی هاوڕێم بێدەنگی هەڵبژێرم لە ئاستی ئەو هەموو زوڵم و ستەم و نەعەدالەتیە ئێستا منیش لە باشترین لە خەستخانە ئەهلیەکانی ئەوانە دەوام مەکرد خەڵکم ئەڕووتاندەوە لەگەڵ ئەوەیە ئەوان بۆ نەوەستاون دوای ئەوەی کە منیان فڕاندۆ دوای 65 دۆسیان بۆ دروست کردوم لە دادگاکانی سەیسایق و هەڵەبجە و سلێمانیە دوای ئەوەی کە ڕوومانیان هەڵدایە ماڵم دوای ئەوەی دەست ڕێژیان لێکردم ئەمانە هاتن تۆمەتی ئەخلاقیاندایە پاڵمان دوای تۆمەتی ئەخلاقی تۆمەتی شێتبوونیاندایە پاڵمان ئەخر لەکوێی دنیا هەبووە کەسێک تۆ بیکەی بە شێت بیبەی شکاتی لێ بکەی لە چ قانونێک لە چ یاسایەکە ئەمەجی ئەبێتوانێ لەکوێی دنیاە بۆ تۆ کەسێک بیکەی بە شێت بڕۆی دەستڕێژی بکەیتە سەر لەکوێی دنیا بۆ کەسێک لەبەروی قسەی ڕاستەکە ئەم هەموو تۆمەت و ناڕەوایەتە دەتوانانی بڵێن ترسێکیان لە دکتۆرە باخان هەیە بۆ یەکامیان بۆ بەڵێ ئەگەر ترسیان نەبێت 4 جار ناچێت لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن سکاڵا لەسەر دکتۆرە باخان تۆمارکەم بڵێ نەبێ ئەم کاندیدا ئەم بربژێرە سەحبی پێ بکرێ لەبەرەوەی ئەم بربژێرە باری دەرونی تاو نیە باشە من ئەگەر باری دەرونیم تاو نیە حەزەکەم لەگەڵ سەرۆکەکەی ئەوانە بماندن بە لیژنا بزانین ئێمە تەواوین یا سەرۆکەکەی ئەوان چونکە ئەگەر خەڵک تێگەیشت بێت ئەو هەر لەو مایکەی کە بەدەستیەوە بوو قسەی بۆ خەڵکە کرد لوشکەی ئەهاویشت جنێ و قسەی ناشرینی ئەکرد لە کاتی بانگەشەکانیە دوای ئەوەی کە ئیشی بە مایکەکە نەما مایکەکەی یا بەعەرزە هەر ئەوە نەش ئیشیان بەو خەڵکەیە تا ئەم هەڵبژار نایە هەروەکو چۆن لە کۆمیتە و مەڵبەندەکانیانەوە تەلەفۆنەکەن بۆ خەڵک کارتەکانی دەنگدانتان بدەن پێمان نەفەری 75,000تان عینێ بەڕاستی داوا لە خەڵکەکەم تکاتان لەکەم ئەو 75,000 4 ساڵ بۆ 6 ساڵی ژیانی تۆ وێران دەکات 4 ساڵ بۆ 6 ساڵی تۆ ئەم نەهامەتی و نەکبەتی کە لە سلێمانیا هەیە بەردەوامە بێ ئەم کارە ساتە مرۆیانی کە لەم شارەیە ڕوێن هەر لە تیرۆرکردنی چایچیەک هەر لە تیرۆرکردنی گەنجێک لە چەمچەماڵە هەر لە تیرۆرکردنی سەرانی حیزبەکەی خۆیان لە مڕادکانی کوردەی فرسەد مەلەکی لە کوڕەکەی عەلی شامار ئەمان بەڕاستی ئەوەندەی کادیر و جەماوەری خۆیان کشتو نەیانتوانیوە بەرامبەرکەیان کوژن یان خود بەناوی مامۆستایانی ئاینی و بانگەشاکەن هەلەساز مامۆستایانی ئاینی و دین ئەفرۆشنەوە بەم خەڵکە بەڵام ئەوان بوون عەبدوڵای قەسریان کوشت ئەوان بوون پەرەمێزیانە نابەڕیشی مامۆستایانی ئاینیەوە ئەوان بوون مامۆستایانی ئاینیان دەبرد و یان ئەو گەنجانەی لە مزگەوتەکانە نوێژیانە کرد بەناوی مادەی تیرۆرەوە ئەیان گرتن و بە 3 مانگ و بە 4 مانگ و بە 6 مانگ و تەنانەت تا 3 ساڵ و 4 ساڵ خزم و کەسیان چایان پێ نێکەوتنەوە بۆی ئەوەی ئەوان بانگەشەی بۆ ئەکەن هەمووی دژگە لە درۆ و دەلەسە و چەواشەکاری هیچی کە نییە
خەڵکیان هێناوەتەوانێ بە ناوی چالاکوان و نازانم چی و هەتا دوێنێ بوو لە لایڤەکانیانە جوێنیان ئەدا بە سەرانی حیزبەکەی خۆیان ئێستا بەربژێری ئەوانە بە بڕی 100 دەفتەر دۆلاریان تەرخان کردووە باشە ئەو 100 دەفتەر دۆلارە بۆ تەرخان ناکەن بۆ چاکسازی لە ناو پارێزگای سلێمانیا بۆ 20 قەڵەوێری تر لە ناو نەخۆشخانەی شارەدا نانێن بیکەن بە 40 قەڵەوێرە ژوورەکانی چاودێری ورتان ئێوە تەنانە دەگەر بۆ سەرێشەیەک بڕۆیت ڕووکەیتە ناو نەخۆشخانە حکومیەکانیانەوانێ ئەدنێرن بۆ ئیسیشاری ئێواران هەموو فەحسەکانە بە پارە بۆ ئەکەن لەوانەیە تۆ لە مردن نابیت ئەو جارێت مامەڵی ئەوە لەگەڵاکە ئایا تۆ پاری بلیتی ئەوەت پێ لە تاقیگەکەی پارەبەی دەتوانانی بڵێن دکتۆرە باخان ئەم نەعەدالەتیانە قبول ناکە بۆیە خۆی بەربژێر کردووە لەسەر لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان و لیستەکە جەنابی سەرۆک بارزانی بەڵێ بە دڵنیاییەوانێ ئێمە بۆیە خۆمان بەربژێر کردو دەمانەوێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە کە شوێنی هەموارکردنەوەی یاسایە ئێمە دەمانەوێت کار بۆ ئەوە بکەین یاسایەک فراهەم بکەین لە ڕێگەی دەستورێکی هەمیشەییەوانێ بۆ ئەوەی مافی نەخۆش و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بیمەیەکی دڵنیاییەوانێ دڵنیایی بدەینە هاوڵاتیانی خۆمان کە نەخۆش مافەکانی پارێزراو دەبێ و پزیشکان مافیان پارێزراو دەبێ و سێکتەری حکومی و ئەهلی لە یەکجیا ئەەکەینەوانێ ئەو کەسانی کە پێویستە فەقیرن هەژارن کەم دەرامەتن نەبوون لە ناو نەخۆشخانە حکومیەکانە خزمەتیان بکرێ چارەسەری پێویستیان بۆ دابین کرێ چونکە ئەرک و واجبی ئێمەی پارتی هەمیشە ئەوە بۆ خزمەتی خەڵکی خۆمان بکەین بۆیە نەخۆشخانەکان دەبێت خزمەتکاری خەڵکی خۆمان بن نەک نەخۆشخانەکانیان کردو بە منبعێک یان خۆت بە جۆرێک لە کۆمەڵێک خەڵکیان داناوە وەکو وەسیتێک لە ناو نەخۆشخانەکانەوە خەڵک دەعبەلای زەکا بۆ فڵان نەخۆشخانەی ئەهلی و فیسان نەخۆشخانەی ئەهلی و ئێستا گەر من و تۆ پێویستمان بە چارەسەرێک بێت ڕاستە و خۆ ئیحالەی نەخۆشخانەیەکی ئەهلیمانەکەن ئەڵێ ئەو دکتۆری کە ئەم شەو لەم نەخۆشخانەیە خەفەرە لە کاتێکە ئەو دکتۆرە پارە لە حکومەت وەرەگرێ بەڵام لە ناو ئەسنای دەوامی خۆیان تەواجودی نییە بە چه حەقێ پزیشکێک معاش لە حکومەت وەرەگرێ لە ناو نەخۆشخانەیەکی ئەهلیە دانیشتووە پارە لە خەڵک وەرەگرێ بە چه حەقی لە ناو عیادەکە ئەتوانێت کە دەوامەکەی خۆی تەواو کرد لە ناو نەخۆشخانە نمونەیەکی وامان هەیە بە هەزاران نمونەی وامان هەیە ئەوەی کە پشگیری ئەمانی هەیە ئەوەی کە دەرمانی کۆمپانیەکانی ئەمان ساغە کاتەوانێ دانیشتووە دەوامی حکومی ناکە معاشی حکومەتیش وەرەگرێ بەڕاستی ئێمە کار بۆەوەکەین بە پێی یاسا ئەو پزیشکانی کە ئامادەن دەوام کرد لە ناو نەخۆشخانە ئەهلیەکانی خۆیانان بڕۆن سەرسەر و سەرچاو لەوێ دەوام کرد ئەوەی لە ناو کەرتی حکومیایە بە هیچ شێوەیەک نابێت لە ئەسنای دەوامی فەرمی خۆیان بڕاتە ناو نەخۆشخانە ئەهلیەکان خەریکی عملیاتکردنی خەڵک بێ یعنی بەڕاستی کارەساتە ئێستا هەر ئافرەتێک مناڵیە بە یەکسەر ئەڵێ وەرە بۆت بە عملیات بۆ دەرەهێنم خۆی ئیندیکیشن هەیە یعنی کۆمەڵێک شت هەیە بۆ ئەوەی کە تۆ قەرار بدەی ئەم مناڵە بە عملیات لەدایک ببێ خۆ عملیاتەوە کارێکی ئاسان نییە ئەم ژنی خەڵک هەموو ئەدەنە بەرچەقە و ئەسکیان هەڵەدڕن بەڕاستی ئەمڕۆ لە پێناوی ئەوەی کە ملیۆنە دیناریان دەستکەوێت لە ئافرەتێکی دووجیان لەوانێ ئەو ئافرەتە مێردەکەی پێشمەرگەیەک بێت معاشەکەی 500,000 بێت نەتوانێت ئەو پارێ تەرخام کات بۆ عملیاتی هاوسەرەکەی لەوانەیە فەقیرێک بێت مێردەکەی کرێکاری بکە لە بەیانی تا ئێوارە بۆ 5,000 لە شوێنێکە بەڕاستی وای لێ هاتووە تیجارەت بە ڕوح و بەجیانی هاوڵاتیانی ئەم شارەوە کرێت خەڵک ئەدرێتە بەرچەقۆ بەبێ ئەوەی پێویستی بە عملیات بێ طبعا یەکێک لەو حاڵەتانی کە یەک ئێسکیزیای هەیە لەسەر ئەم ئێسکا لە 1 ملیۆن کەس یەک کەسێتی پزیشکمان هەیە لەم شارە لایەکی ئەم شاری کردوتە بەر عملیات ئەڵێت تۆ ئێسکیزیایی باشە خێرە هەمووی لە ناو کووردا بۆ ئەم ئێسکەزیایە ئێڵێ لە 1 ملیۆن هاوڵاتیە یەک کەس ئەم ئێسکەزیایی هەیە بەس نیوەی کورد عملیاتی ئێسکیزیایی ئەم ئێسکەی ئێرەی بۆ کراوە تەنها لە پێناوی پارەپیاکردنە دواتریش زۆر کەس هەیە لەلایەنە سیاسەکان کە بە خۆیان بە ئیسلامی دەناسێنن تیجارەتیان هەیە لەگەڵ ئەم حیزبی دەسەڵاتە خەڵک هەیە ئێستا ڕۆژناخان من ئەگەر بەبێ بەرامبەر لەم ژوورەدا بنیشم نەخۆش ببینم توام خاوەنی 1 ملیۆن دلار بم ئەی چۆن کاڵک ئێمەڵێ من پزیشکێکی خێرخوازم بەڵام بەس خەسخانەکەی کە دروستی کردو بە 1 ملیۆن دلارە لەبەرەوە ئێمە ئەبێ ئەم ڕاستیانە بۆ خەڵک ڕوونکەینەوە و ئەوانەی کە لە کەرتی تەندروستیە ماوەی چەندین ساڵە دزیان کردووە گەندەڵیان کردووە دەرمانی بەسەرچی کۆمپانیای ئەم حیزبیان ساغ کردوتەوانێ لەگەڵ دەزانین کە سنووری پارێزگای سلێمانی پێویستی بە کۆمەڵە خزمەتگوزاری هەیە و یاخود پێویست بۆ کۆمەڵە خزمەتگوزاری بۆ ئەم شارە بکرێن نەکراوە تاکو ئێستەکانە لەسەرمە چیتان هەیە واللهی ئەوە دەبێت دەنگدەر خۆی وعی بێت هۆشیار بێت هەولێریان دیوە و سلێمانیشیان دیوە ئێمە هەر لە لای ئەم پردەی لای محکەمەوە کاتێک یوتێر نێگەکەیتەوانێ چاڵێکی تێ تای سایرەکەەوە کەوێتە ناو زۆر جار دەبڵە تەقێ خەڵکە بێ بزانێت خزمەتگوزاریەکانی ئەمان 33 ساڵە بۆ نەیان کردووە
ئەڵێ ئێمە دەسەڵاتمان نەبووە و نازام چی، ئێوە لەناو حکومەتا بوون، ئێوە پشکی سلێمانیتان وەرگرتووە، بودجەی سلێمانی و هەڵەبجە و دەڤەری گەرمیان و ڕاپەڕینتان لە حکومەت سندووە، داهاتی ناوخۆیی ئەم شارەتان وەرگرتووە، چەندین مەرز بە باشماخەوە، بە پەروێزخانەوە، بە شوشمێەوە، بە پشتەوە، چەندین مەرزی لابەلا حاجی و مەران و ئەمانە هەمووی لەژێر دەسەڵاتی خۆتان نبووە. ئەی ئێوە پێمان ناڵێن زەحمەت نەبێ کارتۆنی مۆز بوون لەناو ئەم دەسەڵاتەیە، لەناو ئەم حکومەتەیە، ئەگەر دەسەڵاتت نەبووە، ئەگەر غیرەتتان هەبووە، کەرامەتتان هەبووە، ئەتانوت ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە، داهاتمان بەدەستەوە نییە، ئەوە ئێمە دەرچوین لەم حکومەتە، بەس ئێوە درۆزنن، ئێوە دووڕوون، ئێوە منافقن، پارەی ئەم خەڵکەتان هەمووی خواردووە. ئێستا لە کاتی ئەم حملەی ئینتیخاباتەیە تەلەفۆنەکەم بۆ خەڵک بە 75,000 و بەگەڵا کارتی دەنگدانەکردنەوەوانێ، تەزویراتەکەن، هێزە ئەمنیەکان پێشتری شاهرەوە دوکتۆرەوە کواگادار بێ بەدڵنیایی ئەوانەیە پێشتر خۆتان نەتان بینی باسی ئەویان نەکرد بە 3 مانگە دەچوونەوە ناو ئەنجومەنی وەزیران ئەیانویست وەکو ژنێکی تۆرا و حکومەت کاک برا گەورە بڕوات ئاشتیان کاتەوە، تۆ جێگیری سەرۆکی حکومەت بووی، چەندین وەزارەتت هەبووە، هەر وەزیرەکەی خۆیان نەهادوتی باشترین کابینەی نوێمی کاک مەسرور بووە، ئێوە بە چ ڕوویەکەوە ئەڵێن ئەم کابینەی خراپ بووە؟ ئەی هەر بەندان پەرلەمانی ئەوان نەبوو ئەیان و ئێمە نایاڵین دەسەڵاتی پارتی تا ئەم دیوی دێگەڵە بێ، ئەی ئێوە بە چ ڕوویەکەوە پارتی تاوانبارەکەن، بە چ ڕوویەکەوە حکومەتی هەرێم تاوانبارەکەن، ئێوە بە دەمی خۆتان و توتان ئێمە عەسابین لەم سنوورەیە. زۆر ڕاستە دکتۆرە باخان لێرەوە چی باخ دەنگدەران یاخود بە خەڵکی سنووری پارێزگای سلێمانی ئەڵێن و چی دەڵێ بەوان وە بۆچی گرنگە دەنگی خۆیان بدەنە لیستی سەدونەوەی پارتی دموکراتی کوردستان؟ زۆر گرنگە خەڵکی سلێمانی ئەم جارە فرسەتێک بدا بە پارتی دموکراتی کوردستان پارتی تاقی بکاتەوە. ئەگەر پارتیتان تاقی کردە و خزمەتی نەکردن حەقی خۆتانە گلەی بکەن، بڵێن پارتی خزمەتی نەکردین، خاوەنی وعد و بەڵێنەکانی خۆی نەبوو. بۆیە پارتی دموکراتی کوردستان لیستی 109 تاقی بکەنەوە تا ئاوەدانی و خزمەت و خۆڕاگری و ئەو سەرمایەی کە لە هەولێرا بەگەڕ خراوە کە خۆیان جاران ئەیانگوت هەولێر دەشتێکی بچووکە بەڵام پارتی کردی بە شارێک هاوشێوەی دووبەی، بۆ ئەوەی سلێمانی چیتر بەرەو گوند نەڕات، بۆ ئەوەی ئەو پێشکەوتنانی کە پارتی لە هەولێرا کردوێتی بیهێنێتە سلێمانی داوەتان لێ یەکەین دەنگ بدەن بە لیستی 190 پارتی تاوەکو پارتی براوی یەکەمی ئەم ئینتیخاباتە بێ. خاتونێکی بتوانە هەم بوێر هەم چاوەنەترس بەو هیوایی لە پەرلەمانە بتبینینەوە دووبارە بەخێر ویاتی و دواوتت چییە؟ دواوتم ئەوەیە ئینشاءڵڵا داوا لە دەنگدەرانی سلێمانی یەکەم، داوا لەو کەسانە ئەەکەم کە چەندین ساڵە قوربانیان ناوە لەم شارە، خاوەنی هیچنین شەهیدتان ناوە، ڕۆڵەکانتان بە کوژدرا، بەڵام دوایی لە ژێر سەفەقەیەکە ژێر بەژێر لەگەڵ خەزعەلی و ئێرانە خوێنی کوڕەکانی ئێوەیان فرۆشت، کەرکووکیان فرۆشت، داوا لە جەماوەری بە شەرەفی سلێمانی یەکەم ئەوەتان بیر نەچێتەوە کە ئەم سلێمانیەی لانکەی ڕۆشنبیریەت و ئازادی ڕادەربڕین بوو ئێستا بۆتە شوێنی تیرۆر و فڕاندنی خەڵک و سەرکوتکردنی خەڵک لەسەر کۆمێندێک دەفڕێندرێ و دەگیرێت. بۆیە بۆ ئەو ورە پۆڵاینێ بدرێتەوە بە خەڵکی سلێمانی دەنگ بدەن بە پارتی وەک دکتۆرە بانخان کاندیدی ژمارە 3 بۆ ئەوەی دەنگێکی بوێر و حەقی ئێوە بین لە نێو پەرلەمانی کوردستانە چاونەترسانە داواکە داکۆچی کارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی سلێمانی بین. باخات ئازاد کاندیدی ژمارە 3 لەسەر لیستی 190 پارتی دموکراتی کوردستان سپاس کە لەگەڵمان زۆر سپاس بۆ تۆی بەڕێز سپاس دەکەم.